ناتوانم تێبگە خاڵۆ ناتوانم بیکەم ڕاستەوە عەلیە بۆ پارە منی فرۆشت پیاوی کوشت بە ململی داهێنا وتی گەراشتێکی خانەوادەکەش دەکوژم بێگومان ئەو پیا کوژە ئەو عەلیە وتت خۆش دەزانێ شایانی مردنە بەڵام عەلی چتریش هەیە ئەو عەلی کاکایەتی منی کرد تەنانەت پەنجەیەکیشی ئازار نەدام گەورەی شەڕەفی دەپاراستم عەلیەکەیە خاڵۆ هیچ باسی ئەو عەلیم بۆ نەکردووی بۆ پاراستمین لە جەردەکان ئەو عەلی برام سەگ ئێرەی گەست ئێستا گەر سەیری قۆڵێکی دەبینی عەلی چتر هەیە بەڵام من ئەوەشم بیر دەکەوێتەوە هێشتا کڵۆلی ئەو برینە نەڕۆیشتووە لەسەر قۆڵی ماوە ئەو عەلیش هەیە خاڵۆ بەڵام هێش تریش هەیە هەردوو چێنێکە ئەم کارەوە دەبێ یان دەبێ ڕقت لێ بێتەوە یان ئەوە تا خۆشت بێ خوارزە ئەگەر بتەوێ هەردووکیان لێکتر بکەیتەوە یەکسەر بەڕوو تا دەدەکەیتەوە هەردووکیان لێون دەبێ ناتوانم بیکەم ناتوانم خاڵۆ تۆ خۆت نایکەی خوارزاکەم تۆ ئەمر دەکەی دواتریش دەڕۆی تۆ نایکەی من دەیکەم من دەربارەی چی قسە دەکەن؟ لەسەر من قسە دەکەن شوێنەکەیت پێ دەڵێم بەڵێ خاڵۆ بۆ خۆشم ڕۆژەکەیت پێ دەڵێم بەڵێ خاڵۆ تۆ چەکەکە سوار دەکەی و ڕای دەکێشی بەڵام من بۆ خۆم عەلی دەکوژم بەڵێ خاڵۆ ئەرێ ئەزەل تۆ دڵنیایە پیاوە دەتوانێت و کارە بکە؟ باش بایارێک بکەین ئەرێنا بەڕای منە و پیاوە ناتوانێت بی ڕاستە چەند ساڵە پێوەی ماندەبووی بەڵام ناتوانێت چاودێری عەلی بکات هیچ نییە چارەوەش دەکەین منیش هەروە بیر دەکەمەوە هەر چەندیش لەگەڵی داماندوو بووبی ئەو کەسە پیاوی ئەو کارە نییە بۆ دەستی بەخوێنە وەک عەلی من کەسی وام زۆر بینیوە هەموو شتێک تێک دەدەن بۆیە گەر ساتێک ئاگە لێ نەبێ نەک بۆ تۆ بەڵکو بۆ عەلی خوێن دەڕێژێ منیش ڕێک پێچەوانەی ئەوە دەکەم تۆفیق ئامادە نەبووی یاریەکە چی لێدێ؟ تووشی بەڵایەکمان ناکە؟ هیچ برزیارەکەت نییە؟ ناکاکە خەمن نەبێ تۆ بێ ئومێد ناکەم
تۆ هەنگاوێک لێم وەرە پێش. ناوت چییە؟ تۆفیق زەعیم. لەگەڵ من وەرە. سپاس کاک عەلی، من تۆ بێ ئومێد ناکەم. لە کاتی ناخۆشی مەیکە تەفۆ، ناخۆشی. وای ئێستا وەڕێکەوت. تۆ نیگەران من بە خاڵۆ. هەمومان یەکەیەکە بەجیا ڕادەکەین لەو شتانەی کە دەرباز بوون لێیانەوە مەحاڵە. ئەو جارە بە ئومێدەوەی، ئەو جارە لە مەترسی ڕزگاری دەکەین. کاکە نەمانتوانی لازەل بدەین. شتێشتر هەیە کاکە، قسەی سەبزادەیە، ئەو ڕامیسە هەیە، دەڵێن هاتووە بە دوای تۆدا. ڕۆدەرە! ئەو جارە بەسەر هیچ شتێکدا بازمان نەدا. لە هیچ شتێکیش نەترساین. چاومان بڕیە هەموو شتێک. بەڵام لەبەر ئەوەی ئەوەندە زۆر گەڕاینەوە و سەیری دواوەمان کرد، زۆر درەنگ ئەوانەی پێشخۆمان بینی خوارزە. هەمومان ڕۆیشتونە بە یەکەوە ڕۆیشتونە. جەوەکەوە پێدەچی خاڵۆ. ئێستا چی بکەین؟ ئەوەی ڕاکە دەرد دەکرێن خوارزە. هەر کەسێک ڕابکە دەری دەکەین. چارەنووسی خراپ وەک ئەشقێکی کوێر وایە. هەر چەندە ڕابکەی ئەو هێشتا بە چێژەوە دوات دەکەوێت. ئۆتۆمبیلەکە ڕاگرا. یعنی هەتا مردن لە دەرەوەی شار بمێنینەوە؟ تۆ پەیوەندیت باشە. لە هەر شوێنێک بێت تۆ دەتوانی ئەو خاڵۆیە بدۆزیتەوە. شتێ بکە بیدۆزینەوە. چ شتێ بکەم؟ تەفۆ برا جوانەکەم، تۆ مێشکت باش کار دەکا، بەڵام بین بینە خوێنی بۆ ناچێ. تۆ بڵێ چی دەکەی؟ پێشەوەی بمان دۆزێتەوە تۆ بیدۆزەوە. دەیدۆزمەوە. بە پێچەوانی ئەوانەی دەڵێن مردن نییە ئەو شتەی کە ناتوانانی لێی دەرباز بیت. خاڵۆ پێش ئەوەی هیچکەم باجارێ بوەستین. هیچ شتێک نییە بۆی بوەستین خوارزە. تەقانی فیشەکەکە لەسەر منە. بێ ئەوەی دەستی تۆ ماندوو بێ دەماچەکە دەتەقێ. خاڵۆ شتێکی پێچەوانە هەیە، لایەنەکەی تە زۆر بێدەنگن. جەنگیز مرد ئەوەندەی پێم بڵێ زوو کە پرۆژەکە تەواو بکەین. ڕۆژی 50 تەلەفۆنم بۆ دەکا. شتێکێ بەڕاستی نەڕۆتە ڕێوە خاڵۆ. ئەگەر بێت و چاوەڕوان بان تا شتەکان بەڕاستی بچوبانە ڕێوە. تا ئێستاش لە زیندان بووین خوارزە، زانیت؟ ناخاڵۆ ئەم بەدەنجی ئاسایی نییە. لەو کاتەوە وتومانە بە دوای عەلی بکەین شتێکی پێچەوانە ڕوودەدا. شتێک لێمان دەرباز بووە. خوارزە کاتێ پاڵت بە دیوارێکەوە ناوە دەبینی ئەو شتانێک کە لە دەستت ڕایان کردووە بە دەست و باز و خۆیان ڕێک دێنەوە بەردەمت. دێ خواحافیز.
تۆ لە دەرەوە چاوەڕێکە. بەتەمای چی بکەیت؟ پرسیارێکی هاوبەشەکەم دەکەم. لەبەرەوەی پێشتر یەکترمان ناسی و یەکسەر دەستمە ناو بابەتەکەوە. تۆ یەخەی من بەردە و بڕۆ منیش یەخەت بەردەدەم. زانیمان جەنابە دەست درێژە، بەڵام ئەگەر بێت و درێژیکەی ئەوە تۆ قاتی من لە هی تۆ بەهێزترە خاڵەوە. زانیم پیاوەکانی تۆ زۆرن، بەڵام گەر بمەوێ بە تەنیات چارەیان دەکەم. تۆ پیاوێکی بە حساباتی، ئەویشمان زانی باش پیلان بۆ یاری دادنەی، بەڵام گەر لە کەلێنێک گیر بووم یاریەکە تێک دەدەم خاڵۆ. حسابەکە من تێناگەم عومەر تۆی لە من هەنداوەیان، بەڵام گەر تۆ هێشتا شارەزای من نەبووی ئەوە عەلی بەتەنیا پانە دەکاتەوە، بە چەک و دەمەکەش تۆ پانە دەکاتەوە خاڵۆ. ئێستا بیستت من چێم؟ بیستم برادر، من کاتنان دەخۆم، حەز ناکەم زۆر قسام بکەم، بەڵام ئێستا تێر بوو. ئەگەر حەز دەکەی با کەمێک شەهیە تۆش بکەمەوە. ئێستا گەر مەسەلەکە گیرکردنی پیاو وایە لە کەلێنێکەوە، ئەوە تۆ منت دەخستە کەلێنەکەوە، یانەوە تا دیسان من تۆم دەخستە ناوی ها؟ ناخاڵە. ئەگەر مەسەلە کوشتنی پیاوێک وایە لە کەلێنێکەوە، کۆڵەکەکەی پشتی خۆت لێ دەدای، یانەوە تا ئەو پیاوە نەبینراوەی کە لە کەلێنەکەوە لە پێشت بە دیار دەکەوێ برادەر. یعنی ئەگەر مەسەلە گۆڵ و زگتێرکردن بێت، من نانەکەم خوارد تێریش بووم، بەڵام دەبێت تۆ حیسابەکە بدەی برادەر. ئەوە دڵی خاڵۆ. وەریگەرە وەریگەرە. ئەوزان تارمان باتارسن ئەردوغایرک ئەوانە خزمی منن. سەلیم داداش سەبات نیشان ئەمڕۆ ڕۆت ئەوانە نزیکترین کەسی منن. تاکیدکەوە بزانە ناوی هەموویانم نووسیوە، ناو نیشانەکانشم لابوو، بەڵام وەرەقەکە بچوو بوو جێ نەبوو بینوسم برادر. خاڵۆ ئەوە تۆ بەتەمای چی بکەیت؟ ئەگەر مەبەستت ڕۆشن و ڕاکردنە، هەموو کاتێک بەدواتەوەم برادر. تۆ بۆ هەر شوێنێک ڕابکەی من پێشتر لەوێم. ئەگەر مەبەستی ئەمەش کوشتن بوو بێت، کوشتنی تۆ زۆر ئاسانە برادر. ڕاستیەکەی هەموو ڕۆژی چ کاتێک بمانویستایە دەمان کوشتی، بەڵام مەسەلەکە کوشتن نییە. ئەی چییە مەسەلە کوڕە چییە چی؟ بۆ من هەموو شتێکت پێ ناڵم برادر، بۆ ئەم وڵامە خۆت بیرکەوە برادر. خاڵۆ خاڵۆ من چۆنەوە قەرزت بدەمەوە؟ ڕۆژێ ئەمەش دێ خوارزاکەم، تا ئەو ڕۆژە دێ ئەگەر ئەزەل پێت بڵێ بکوژە یەکسەر دەکوژی، بڵێ بمرە دەمری، تەواو. دەست ماز دەکەم خاڵۆ. نانانا تەواو. ئێستاژم زەرفانە وەرگرە، هەموو ڕۆژە ئەمانە پڕکەوە و بیان نووسە، یەکسەر بۆ منیا بنێرە. چی بنووسم خاڵۆ؟ چی دەنووسی؟ لەو ڕۆژەوە ئەزەل چی دەکا؟
بیل لە چی دەکاتەوە دانە دانە بۆم دەنووسی دانە دانە بیان نووسە بەبێ ئەوەی هەستیشی پێ بکات بڵێ خاڵۆ ئێستا وای دانێ من چوون بۆ لای ئەو پیاوە اینجا نانی ئەو بخۆم و یانی ئێستا ئەمە نابێتە خەیانەت ببێ ئاگای ئەو شت بکەم گەر هەڵام بمبورە خاڵۆ خوارزە دڵسۆزی سەبارەت بە تۆ لەمە بە دووە ئەوەیە کە ئەگەر پێت بڵێم خیانەتیش بکە دەبێ خاین بیت تێگەیشتی دەی ڕۆڵە بەخێرچی دێ ئەوە سەیری کوێ دەکەی کوڕە ها؟ هیچ شوێنێک ئێستا بچینە کوێ نام خۆین؟ شوێنێک پێدەزانم شوێنێکی سەلامەت نیگەران بووم تا هاتیە دەرێ ئەو هەتیوە پارەی ناخواردنەکەشی بە مندا دەی هیچ نییە هیچ کۆتاییەک لە خۆیەوە کۆتایی پێنایە هەر کۆتاییەک لە سەرەتادا ڕێگایەکی هەبووە کورە جەنگۆ دەبەشە لە کۆڵمان بۆوە ئافەریم تەفۆ لە دەستی ڕامیز دەرچوین و ئێستا شەو قالۆچێ دەوێت تووشی کارە ساتێکمان بکە کەس لێرە نامان کەس لێرە سەیریشمان ناکە بەڵام من ئاوا دانانیشم سەرسەریە بە ئاواتەکە گەیشت بەڵام هێشتا شوێنێک ماوە ئەوێش تورکیایە؟ ڤارنا تەفۆ بولغاریا باوکم خۆی لە بولغاریا لەدایک بووە نیشتیمانی دیوەم پێ چۆنە؟ هەر شتێکە تۆ پێت گونجاو بێ باشە سێرکە کوڕە من پەیوەندیم پێیانەوە کردووە ئەوە ناهر نازان ڕامیس مامیس چییە؟ لەوێ دەریش قومارخانەیەکی وا هەیە بەیانی هەرچی پارەیەکم هەیە ڕای دەکەیشم چعیبی هەیە بە خۆمان قومارخانەیە چی دەکەینەوە؟ ها؟ قومارخانەی عەلی و تەفۆ سرەی تەفۆ باجارە لێرە دەرچین ئینجا دەردەچین لێرە کوڕم دەردەچین تۆ شارەزا ئەوێ نی وەک مسکە وەک مسک بەجە و لێرە ناچێ ڕەخمە بۆ دەڵێ حکمی ئەدامت بۆ دەرچووە جا هەر خۆی وانێ برام مادەم وایە بەیانی زوو بۆی دەردەچین و بەڕێ دەکەوی ڕێک تەسلیمی ئەوانت دەکەم تەفۆ بەس نەبوو هەموو یاری بێ ئێمەیان کرد بەس نەبوو هەموو شتێ بەهۆی یاریەکەی ئەوانەوە لە دەستماندا گەر پێشتوانیە بە سەفەرم و دەرگاکە بکەوە و دەفم بە بڕۆم تەفۆ یان بەیانی وەکو سەگ دەمان تۆ پێنن یان بۆی دەردەچین و دەوڵەمەند دەبین دەوڵەمەند و سەربەست دەبین قومارخانەکە دەکەینەوە لە کۆتاییدا لەو دوو شتەیە چێکیانە کامە خەونە تێ باشترە بێتە دی پێم بڵێ کاکە لە ڤارنەدا بە چ زمانی قسە دەکەن؟ ئای بتخۆم خۆ نەخەوت بخاڵۆ
ئەم شەو بۆم نییە بخەوم خوارزە. دیسان بیر لە مەسەلەکە دەکەیەوە؟ ئەزەل دیسان بیرکردنەوە نییە، تازە ئەمرمان کردووە تەواو دوورکەوە. چوومە لای جەنگیز کەسێکی لێبوو تەواو ناینەسمەوە بەڵام شتێک لە گۆڕەیە خاڵەوە. تەنیا ئەوە بەس نییە بڵێ شتێک لە گۆڕەیە، پێویستە بڵێ شتێکی وا لە گۆڕەیەکە بەهۆیەوە ئاراستەی گولەکەمان بگۆڕین. شتێکی وا لە گۆڕێ هەیە؟ باشەکەی نەیزانی باشترە بۆت کوڕم. کەی خاڵۆ؟ بەیانی خاڵۆ بۆستە خاڵۆ بوو کروتەیان نە خاڵۆ؟ تۆ بڵێ توانیت شتێک ئاشکرا بکە یان نا؟ بەڵێ خاڵۆ بیرم کەوتەوە ئەو هەو بوو کاتێ پلانیان بۆ عومەردانا ئەو ژێ بوو بەبیرم دێ خاڵۆ ئەوەی بەسەر عومەریان هێنا ئەوەندە سەرقاڵی کردوم نەمزانیەوە بەتەمان بەسەر ئەزەریش بێنن. بەهەرحاڵ ئێستا من کارێکی بچووکم هەیە دوای قسە دەکەین. ئەوە هاتم. چه هەیە؟ کاکازل تۆرە بانگی پورم دەکەم. نا بانجی مەکە. داکرد لە ماڵەوەیە؟ نا دەرچوو. دەزانی بۆ چۆ ڕۆیشتۆ؟ پلیتەکانی سەرکەوتن ئاشکرا دەکەم. دوو پلیتی شەمەندە فەر بەرەو سۆفیا. دەزانی چیا؟ بڵغارەکە کیوان هەیە هەر قاسێکیان هەندی متە وەکی تۆنا وەکی منە. سەیری ئایانە مەکە کەسمان لە دوانیە. بیر لەوێ بکەوە کوڕم خەیاڵ بکە خەیاڵ. ئەوانە بەسەر چوون خەیاڵ بوو. بەک 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 بۆ دووە بەک. ئێستا سەیری ئایانە بکە. بە هەموو ئەقلی خۆیان دانەوێ ئێمە بۆستێنن. ئێمە تازەیە چێ دێڵی دەڕۆی. ئەوە هاتن کاکە ئەوە هاتن. بیر لە قوماخانەکە بکە و گورە. قاپەکەمان پڕە لە گۆشە سەر حەوسێن. حەوسێکی جوان دەژبرێ شەکێکی لێیە. گورە با لێی بێ لێی بێ بادوو دەچی هەناریشی لێ بێ. ئەی هەوار پارەکەم لەبێ چوو. نابێ بەرم دەکوڕا. ئەوە هەموو سەرۆکی سامانمە. دەیبینەوە لەوێ دووبارە دەیبینەوە من و تۆ. دەیبینەوە کوڕا دەیبینەوە. ئێمە دەڕۆی. گورە جا بڵێ چی خێزانش دروست دەکەین. دەبینە خاوەن ماڵ و منداڵی خۆشمان. سەیری دواوە مەکە دەڕۆی. ئەو جارە ناتوانین ئێمە ڕابگرین دەڕۆی. بدوای من دەڕاکە. بۆ شوێ ڕاکەم کوڕا. کاکە من چارەیان دەکەم بدۆم دەڕاکەم. ڕاوەستە بکرێ ڕاوەستە. من ئەو شەمەندەفەرە لێ دەفڕم. من و تۆ لەڤار نای. لەڤار نا؟ لەڤار نا.
من و تۆ شتیش دەهێنی منداڵیشمان دەبێ خۆشترین ژیان لەوێ دەژین بۆ خۆمان بۆ ئەمریکا کە باڕێ دەوەرم ئەمریکا کە دەیزەکە بۆ هنا قوم التلفون منيا بس الكوت مشكات چیه اگر جنگیز بیوش دخم شیر پیم کاریان بمنا چیه برادر ئەمن چیرۆکێک قەرزاری تۆم وانە ئەگەر دەڵێ هەروە لە ڕێگا بۆتی دەگەڕمەوە چیرۆکەکەت بۆ بگەڕمەوە بێڵێ خاڵۆ ڕۆژێک لە زیندان بووم لە حەوشەکەدا منداڵێکم بینی منداڵێکی پەرێشان وەک بڵێ دنیا بەسەری داڕوخاوە خەمبار منیش گوتم ئەرێ کوڕا بۆچی وا خەمباری سەیری کرد وتی خاڵۆ منیان کوشتووە خاڵۆ منیش پێکەنیم وتم تا دڵی بدەمەوە وتمەی ڕۆڵە هەر کەسێک لێرە بێ یان ئەوە تا مردووە یان ئەوە تاش کوژراوە اینجا سەری بەرز کردەوە و سەیری کردم وتی مەسەلەکە ئەوە نییە مەسەلەکە مردن نییە خاڵۆ دەزانی وتی مەسەلەکە چییە؟ چێ مەسەلە؟ وتی مەسەلەکە مردنە لە خۆشترین ڕۆژدا مردنە لەو ڕۆژەیدا کە تۆ تیایدا جوانترین خەونەکانت پێک دێنی ئەوەیە مەسەلەکە دەزانی مەسەلەکە چیترە؟ چیە خاڵۆ؟ مەسەلەکە مردن نییە مەسەلەکە مردنە لەسەر دەستی جێ متمانەترین هاوڕێکت ئەوەیە مەسەلەکە ئیتر ئەو کوڕا ئاوای بە من گوت ئێستا تێگەیشتی ئەو منداڵی حەوشەکە کێ بوو برادر لەسەر عومەر پرسیارە لێ کردم ئێستا لە عومەر تێگەیشتی ها؟ تێگەیشتم خاڵم تێگەیشتم تۆ لەو جۆرە پیاوانێنی تەفۆ تەنیا کەسم هەبێت تۆی براکەم
لەگەڵتە. کاکە؟ تۆ تاکە کەسمی ناترسم چ لە دەستی بیکە. نازانم بۆچی دوام کەوت. من هیچ شتێکم نەکردووە. من ئاگام لێ نەبوو کە ئەو بە دوامدا هات. بۆیە ناترسم کاکە. کاکە. ناتوانم بیکەم پێم ناکرێ ببوورە کاکە ناتوانم بیکەم ناتوانم داوای لێبوردنی چی پیاو خۆ دەبەنگنی ئەو هەموو ڕێگایەمان بڕی لێم دەکاکە زووکە بمکوژە تکایە یا سزام دەیە لەگەڵ خۆت بمبە. کوڕم تۆ هەتا ئێستاش هەر بێ ئاگای ئەمڕۆ من و تۆ بێ تواناییمان بەدەستهێنا. ئەمڕۆ سامی ئێمە سووک بوو فری. من و تۆ تەفۆ ئەمڕۆ لە سەگایەتیەوە بۆ پیاوەتی تەرفیعمان کرد. یانی نامکوژی کاکە؟ ئەمڕۆ تۆ ناکوژم. دەچینە ڤاردا؟ گورە ڤار نایدە خۆم کە گەڕاینەوە ئەستەمبۆڵ هەردووکمان بەیەکەوە دایکی میلەت خەڵات دەکەین. ئەم وێنانە بینین من و ئەیشانین بە تۆڵە بەکاری دێنم. باوەڕی پێت کرد؟ کردی چونکە ڕاستەکەیت پێوت. ئەمە باشترین ڕێگەیە بۆ خەڵەتانی کەسێک خاڵۆ. هات باوەڕی پێ کردی؟ من بە تۆم نەوتوە بوویتە وەستا خوارزە بەڵام کاری ئەوەندە بەتوانا دەکەی وام لێ هاتۆ بڵێم تەواو لە تۆ دەکشێمەوە. تۆی لەگەڵ عەلی وەکو مشکوشی لە یاری دەکەی خاڵۆ. من تەنها کۆتاییەکەم گۆڕیوە. ئەوەی بەسەر عومەر هات حەزم کرد ئەویش ئاوای بەسەر بێت. ویستم بە تەفۆ بە هەمان شێوە متمانە بکات. عومەر چەندە متمانەی بە عەلی کرد دەمویست عەلیش ئەوەندە متمانە بە تەفۆ بکە. وا دەزانی ویستم سەربەست بێت. وا دەزانی ویستم ئەو دەست بە ژیانێکی نوێ بکاتەوە وەکو تۆ وتت. مەسەلەکە مردن نییە، مردنە بە تێگەیشتنی خۆت. بەڵام تۆ ڕێگایەکی باشتر دۆزیەوە ها؟ ببینینێ پیاوە ڕام گۆڕا خاڵۆ. کاتێ من عومەریش بوومە ئەو پیاوەم بینی لە پەنچەرچیخانەکە لە لالگادا. ئێستا دووبارە لێرە ئەوەی کە بەسەر عومەریان هێنا وا بزانم دەیانێ بەسەر منیشی بێنن. تۆش دەتەوێت بەسەرتی بێنن خوارزە. دەمەوێت بیکەن با بیکەن بەڵام
دەمەوێت هەموو هەنگاوەکانیان بینم بۆ کردنی ئەمە بێگومان عالی لەوێ ڕۆڵ دەبینێ بە گۆڕینی ئاراستەی گولەکە لە کۆتاییدا ڕێگایەکە دۆزیەوە خوارزە ڕاستەکەی بڵێ ڕاستی بڵێ مەرزگی بە عەلی سووتانیان ئەوەتە ئازال ڕێگایەکی باشی دۆزیەوە بۆچی لە دوا خولەک پەیوەندیت پێوە کردم وتت مەی کوژە وتت مەی کوژە ها وا بزانم هەردووچیان ڕاستە خاڵۆ بەڵام گەر عەلیمان بکوشتە پیاوێکی ئەوانە دەمانکاری پێ بکەین گەرە و جارێ یارێک بکەین ئیتر ئێمە لە سای تۆوە لە دەرەوەی بازنە نابین من تەنها نێردراوەکە بوو لە ناو شەمەندەفەرەکە پەیوەندیم بە تەفەوە کرد لە جیاتی بڵێن بیکوژە وتم مەی کوژە هەرەوەندە ئەگەر ئەو جارەش تۆفیق عەقڵ بێ لە نیوەی یاریەکەش دەبیر نەکا کە دەبێ خیانەت لە چێ بکە ئیتر عەلی دەبێتە کارەکەرێکی ئێمە بێ ئەوەی خۆی بزانێ ئێ باشە ئەی تۆ ئاگار لە خۆتە کە دەتەوێت خیانەت لە کێ بکەی خوارزە دەزانی شتێ دەربازنە بۆکان چێ خاڵۆ ها ڕۆژێک دێ دەبینین هەرێکەمان خیانەتمان لێ چێ کردووە